دانڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا کاتێک ڕۆژی 20 مانگی یەک سوێندی یاسایی دەخوات و دەبێتە 47مین سەرۆکی ئەمریکا کار لەگەڵ کۆنگرێسێکدا دەکا کە زۆرینەی ئەندامانی هەردوو خانەکەی واتە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سیناتیش کۆماریەکانن. ئەمە ژێکێکە لەو هۆکارانەی وەک شارەزایان ئاماژەی پێدەکەن دەشێت پرۆسەی پەسەندکردن و متمانەدان ئاسانتر بێ بە تایبەتی لە سیناتدا کە پەسەندکردن و متمانە پێدانەکان ئەرچی سیناتە بە هەر یەکێک لەو کەسانەی سەرۆکی هەڵبژێرا و دەستنیشانی کردوون بۆ پۆستەکان لە بەڕێبەرایەتەکەیدا. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان سپاس بۆ ئامادەبوونت. لە پێشەکیەکەدا ئاماژەم بەوە کرد کە ئاسانە بۆ دەستنیشانکراوەکانی سەرۆک ترامپ متمانیان پێ بدرێت پەسەندکردن لەلایەن ئەنجومەنی سیناتۆ. ئەو ئاسان کاریەیە، ئەو ئاسانیە بەمانای ئەوە دێت کە وەکو لە میدیای ئەمریکادا ئاماژەی پێکرێ چاوپۆشی بکرێ لە هەندێک لەو کاندیدانە کە مشت و مڕێشان لەسرە بۆ نمونە. ڕاستە بڵێن ینی بەری هەر تشتی ئەv پرۆسێسا هان دەستنیشانکردنیان پەسەندکردنە ئەندامین کابینەیە ترامپ تێستا یەکەیە بڕاستی کا چاوا ترامپ وێ دانوستاندنێ بە کۆنگرسێرە بکە وەکو تەژی گوت ئەفجارە یەکەیە دەمەکە درێژدە کۆ ترامپ کۆماری هەم ئەنجومەنە نوێنەران هەمژی ئەنجومەنە سینات و هەروەها کۆشکاسپی دەستێوانندەیە لێژبلی وێژی پڕانیا دادوەرێن دادگەها بلند دادگەها باڵا دەستێ کەسنی پارێزگار کەسنی نێزیکی ترامپ چەند حەب جوان ترامپ بخۆوان دەستنیشان کردبوو سەرۆکاتیا خۆیان یەکێدا ژبەرولۆ ئەس ینی ji بۆ پرسە تا بڵێن هەنە کەس هەنە پرزگرێک لەسەروان هەنە پڕانیا کەسان و ئاوایەکی ئاسایی وەرن شقۆ پرۆسێسی ڕۆژە سێشەمێ بە ئاوایەکی فەرمی دەست پێ کرد پڕانیا پۆستێن سەروەری ئەمبێژن هەگەر ئەمبێژن وەزارەتە دەرڤە وەزارەتە بەرەوانیە ئەو لە کاریان نیشتیمانی ئەو تشتێندن دوێ هەفتەیە بوری دڵپێشمە وێ ینی هاتکردن لێ پرسنە ئەوە بەڵێن پرس ئەوە کە حتا چقۆ استرادەیە کەسێن کۆماری دناو بتایبەت دناو ئەنجومەنە سیناتۆیدا دێ بخۆشکایی و بەهێسانی دانوستاندنێ لەگەل ترامپ بکەن سەدی ئەف کەسانە وێ وەرنکردن بتایبەت کەسێکی وەکو مارکۆ روبیۆ ئەمبێژن وەکو نمونە کەسێکی تە ئالۆزی سەرتنای تە مشت و مڕ سەرتنەیە ئەوانە قەت نەبوونە جهێ مشتومریە لێ هەنێک ناو نیدن هەنە کۆ دقۆنا غابێدا بەلکی پچێکی پرۆسێساوان درێژتر بکە حتا کۆ بتەواهی بەگشتی ئەگەینە ئەوەی کە بڵێن کاتێک کە دانڵد ترامپ ڕۆژی دووشەمە دەڕاتە کۆشکی سپیەوە ئەتوانین بڵێن تا ئەندازەیەک کابینی حکوومەتەکەی ئامادەیە دوێ بێ ینی ڕاستیژی دوێ بێ ینی ڕۆژە 21 مەهەیە دەست بکار بکن و ترامپشی پلانێک دانیە کۆ ڕۆژە سوند خواردنا خۆ ڕۆژە کۆ مەراسیم بداوی بن و دەست بکار بکن حتا کۆ ئەو یەک پێکوێت دوێ کابینە بتەواهی بتایبەت پۆستێن سەرەکی یان پۆستێن سەروەری یان سیادی دوێ هاتبن پشتڕاستکردن ینی شالی کۆنگرسی بێژارە وەکو ئاماژەش پێکرد یاری پۆستی وەزیری دەرەوەی ئەمریکا یەکێکە لە پۆستە سەرەکیەکان کە دەبێ پەسەندکراو بێ یا ئەمە ئەوە دەگەێنێ کە بڵین ئەزمموی ساڵی 2017 دووبارە نابێتەوە کاتێکە سەرۆک ترامپ چووە کۆشکی سپی لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیە نزیکەی 36 ڕۆژی پێچ و ئەو جا پۆستی وەزیری دەرەوەیەک لابووە. ڕاستە ئەف تشتانە بەرچاون ینی پۆستا وەزیرە بەرگریە بتایبەت پیت هەکسەف ینی پرزگرێک لەسەروی هەنە ئەم نزانوی حتا کەنگی درێژ بکە ئەو پرۆسێسا گوهداریکردنێ و پەسەندکردناوی ژبەر گەلک سەدەمان راپۆرتێ مەدیا ئەمریکی گەلک ڕاگەهاندنە گەلک راپۆرتێن دەما کار دەبوو دەماکۆ تەلڤیزیۆنە فاکس نیوز دکار دەگر هەنێک پرزگرێک و گلینامەل دژیوی هاتوون بکردن لە سەروەیەکی دین کا بەتایبەت کۆماریە ناو کۆنگرسی حتاکی ژانڕادەیە وێوان تشتان لەبەر چاوا بگرن وەکو من گۆڵ بڵێن ئەv پرۆسێسا پشتڕاستکردن و پەسەندکردنێ تێستەکە ڕاستینەش بۆ چاوا وێ کۆماریێن بتایبەت کۆماریێن نانکۆرز ژبەر ئەم دەزانن وێ دەموکرات چاوا دانوستاندنێ ترامپ بکەن بتایبەت ئەو کۆماریێن و 90% بە ترامپ بوون حتاکی ژانڕادەی وێکاربن ئەجندای ترامپ لە کۆنگرسێدا بمەشینن. سیروانە وەکو پێشتریش باسمان کرد ڕۆژی دووشەمە ڕۆژی سوێندخواردنی یاسایی سەرۆک ترامپە. چ زانیاریەکە تا ئێستا بڵاو بۆتەوە بە تایبەتی سەبارەت بە پلانی یەکەمین سەد ڕۆژی دانڵد ترامپ؟
قالك سباس بالين صدروج دفان صدروج هذا وقالك تشتغل لي از بيجم دروجا كده وصد تشتورن كرن يعني نها اخافتن رابورت ميديا امريكي دي بيجن دروجا كده اگر هي كو ترامب صد بريار يان فرمان سروكاتي امزبكه افيك تيوي واتي كو و جدما لغورد بيجن جدما جيمي كارتر حتى نها ورجايا هاري مزنيا فرمان سروكاتي دو يك روجي دورن كرن نها ترامب وبايدن واوباما وقال لك سروكين دن تشتكي نورمال كو دما سروكاتيا خدا قال لك فان فيدا صلاطه خويا جيب كار بكارتينن بريارين سروكاتيه شنو بالين بس بو بيناري ماجي تيبك هيجن بريارين كو يكسرج دسته سروك تجبر مذاكرنا سروكتين پیویست ناکه که تل کنگرسیل جواتا نونرانیا جواتا سیناتوی وگرن جبرلو ترامپ و د صد روزه یکیده بریا وان بریارن سروکاتیه اجنده خو بکیمانی اشکره بکه خالد سرکی چنه کو ترامپ د کمپین خود جه بحثاوی کر مثلا دوسیا کوچبریه و سینور د ناورا امریکا و مکسیک ده مثلا قشدانا وزي ام بيجن كو ترامب قال لك يرخنا لسياسه ببور بايدن بسرفيه كي ذكر وهروها هناك مجارين دن جريداي دزجهن حكومتها فدرال وكاري دزجهن حكومتها فدرال دقونا غابي دز بيجم افانا خالين سراكين كو ترامب صدروا جاول بريا هناك قانون كونغرسي اللي بقشتي وبريا فان بريارين سروكاتيه ام بيجن وبريبه وبكيماني ودس بيبكا اي برياري بتشكرنوي حكومتي فيدرالي بله لما انا شون يعني نها خافت نستروي كي هيد بافجي وياك جويه كي بري حرتشتي نها وكو تتظن بالين خلق نيف المال جاب نفس سيستم تيلورك وهم المال كاردكن وهم جي تين اوفيسي يعني ترامب رخناي وياك كريه ودو كسن كاربدسن سركي يك جوان ايلون ماسك ملياردير نافدار كو قال لك الرخناي كي حكومتك مزن حكومات بيروقراسيه فدرالي مزن لامريكا هي قال لك براتي خرج كرن ابا خافتنا وانا دفي ورب تشكرن ودفي او كسن كول مالنا ورن فجر يعني ورن اوفيسي لي وافيك صدي صد راستي قال لك استنجام ورجبر ومش بير لكن هر دزجها كفدرال هر اجانسا كفدرال الحكومه الامريكي دتكار بريا قانونك هي كوبري كان صالان كونغرس باسنت كربو كو حطار هذاك سرخبونا وي هي يعني نتجارة كو ترامب بريارك دربارك بسينا يكسر كاريجر به هناك جي ويكسر كاريجر به هناك جي وراستي هناك دوزين داد يعني بلكي هناك جي هرن دادجه هيجي اجر مثلا بيك نهاتن جبرلو از بيجم مثلا بتشكرنا حكومه امريكي تشتكو ترامب دخواز بك ايلون ماسك وكو كسكي نيزيكي ويدفي اجانسا دزجها يعني ام بيجن بتشكرنا حكومته وينكاركي هيسان ببلين سیروان هەموو ئەمانی کە باسمان کرد پەیوەندیە بە ناوخۆی ئەمریکا و بڵین سیاسەتی ناوخۆیی بەڵام بۆ زۆرێک لە خەڵک بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سیاسەتی دەرەوەی بەڕێوەبەرایەتی نوێ ئێجگار گرنگە چی چاوەڕوان دەکرێت بري حرتشتي ام بيجن شر الغزه نافبرا حماس واسرائيل ده يعني ترامب جدسبيك يدكوت جدسبيك روجا جو بينجي مها يا زدا صالا بوريبو سروجو جنها وحتى بيستي ما هي كده 1025 دفي دوسا دفي شر ور راوستاندن دفي او بارم تورن رزقار كرن بريكو استيكم كوشكاس بيد واجرنا قال لك تشتغوتن جوي روش الرجاده نافين تيك بتشا يعني وكو قفا يعني هريشال لهمو اليان كر نها هناك بيشكتن دوي دوسا مثلا پیدا كرنا اگر بس كده هاتيه هولي او يك خاله ترامب خوازور كوشكاس بي بيكو قالك الوزين كو ديتناوي ده يكش سدبان بايدن داني بو هولي ويادن جي دوسيا لقال شر لقال نافبرا روسيا واوكرانيا ده صدي صدوه ترامب رولكي وي بيكي ام نظام وبتشي وي لي ترامب دخوازه يك جوان سوزو بلين ويد دما كامبين عنده او بوكو فان هردو شر روجلاتا نافين وشر اوكرانيا وروسيا راوستينه ام بينن كاترا حتى اذا هيك شيء او توش ديارني سبارت بسوريا وبرنامج رجي بربراتي ايندا سيروان زور سپاس سپاس بلين البته عزیزان سپاسی بێ پایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ.